بەڵە خۆشەویستان هونەرمەندی خۆشەویست حەمەڕۆف کەرکووکی لە ستودیۆ کورسات مەگەزین میوانمانە دەربارەی ئەم بەرهەمە زیاتر قساکەین. کاک محەممەد بەخێر بی. زۆر سپاس بۆم دەرفەتە سپاس دەکەم بۆ بەنامەکانت خۆش بێت. زۆر سپاس. ئەمە دوایین بەرهەمی تۆیە وەرزێکی ئاڵ چیت هەیە لەسەر ئەم بەرهەمە؟ ئەم بەرهەمە تۆزێ باسی بکەین جارێ یەکێکە لە تراکەکانی ناو ئەلبومە نوێەکەم کە ساڵی 2023 بڵاوم کردەوە. ئەلبومەکەش هەر بە ناوی وەرزێکی ئاڵ بوو. وەرزێکی ئاڵ لە شاعیری لاو کاکە بێستون حەسەن، ئاوازی گۆرانیەکە خۆم دامناوە و هەروەها ئامادەکردنی موزیک و ڕیکۆرد و ماسرینگ لەلایەن هونەرمەندی بازوون کاک بڵند قەراغیەوە کراوە. و ئەم کلیپە خۆشبەختانە کە دایمەن کەناڵی کورسات پێشەنگ بووە لە دروستکردنی کلیپ بۆ هونەرمەندان. کاری بەرهەمێنانی ئەم کلیپە لەلایەن کەناڵە ئایزەکی کورساتەوە کراوە. ئەم کلیپە لە کامیرا و دەرهێنانی لەلایەن کاک محمود کەمالەوە کراوە و هەروەها کاری مۆنتاژی لایەن کاک ڕێمەند تاهاوە کراوە. حەزیشەکەم باسی ئەو هونەرمەندانە بکەم کە بەشداریان لە تۆمارکردنی گۆرانیەکە کردووە، لەوانە هونەرمەند کاک بڵند قەرداغی، هونەرمەند هێمن حسێن، هونەرمەند نیاز محەممەد، هونەرمەند تایر بەرزنجی، هونەرمەند ئەرکان عەبدولقادر، ئەمانە هەموو بەشداریان کردووە لە تۆمارکردنی گۆرانیەکە. و هەروەها زۆر سپاس بۆ هونەرمەندی شێوەکار جوان باقی کە ڕۆڵێکی زۆر جوانی بنیوە لەم کلیپە کە خۆشی هونەرمەندی شێوەکارە. بەڕاستی بە بەشداری جوان خان کلیپەکەی جوانتر کردووە. دەستەکانتان خۆش بێ و هەر پڕ بەرهەم بی. ئەگەر باسێک لە باڵین ئەم بەرهەمە بکەین زیاتر لە سیناریۆکەوە با دەست پێ بکەین، سیناریۆی تیا بەرهەمەکە؟ من پێم وایە بەرهەمەکە کاری سیناریۆی تیانە، بەڵام کاری دەرهێنانی تایە. هەروەکو باسم کرد کاک محمود کەمال کاری دەرهێنانی بۆ ئەم کلیپە کردووە. زیاتر با بڵێن ئەتمادی کردوتە سەر تێکستی شعرەکە و ئوسلوبی ئاواز و مۆزیکەکە کە ئەتوانم بڵێم خۆی لە کەسێکی پایزی ئادۆزێتەوە. هەر ئەوەشە ینی ئێمە کە لەگەڵ کاک کەمال لەگەڵ بڵین کاک محمود دەستمان پێکرد، من دوو جار دەرچووم لەگەڵیان، جارێکیان لە ناو ئستودیۆیە تۆمارمان کرد لە با بڵێن لە ئستودیۆگەی سەنتەری گەنجان، دواتر چوین بۆ ناوچەی شارباژێر پشتی شاخە سوور. بەڕاستی دیارەوان پێشتر خۆیان لۆکیشنیان هەڵبژاردە بوو، بەڵام توانیان لەوێ ئەجوائێکی زۆر جوان دروستکەن لەگەڵ ئەو ستافە بەڕێزەی لەگەڵ یابوو. بەڕاستی مادونە ناسانە کاریان کرد، توانیان ئستافێک وەکو ناو غابات و بەدووکەڵ و ئەو شتە کەشێکی زۆر جوانیدا بە وێنەگرتنی گۆرانیەکە. بەڵێ باس لەوە کرد کە ئەم بەرهەمە یەکێکە لە بەرهەمەکانی با بڵێن ئەلبومەکەت کە لە 2023 بڵاوم کرد. لە 2023 بڵاوەتەوە هەر بەناونیشانی وەرزێکی هەر ئەلبومەکەشم بەناو ئەو کاتە ئەم بەرهەمەت نەکردووە. ئەم بەرهەمە من دوو بەرهەمی ترم ڤیدیۆ کلیپ کرد، دوانی ترم کردووە گۆرانی دڵ لە هیجرەت و گۆرانیەکی شارێکی کاخالید. ئەو دوو گۆرانیم کلیپ کردبوو، بەڵام ئەمەم هێشتبووە. ئەمە کەسێکی زۆر تایبەتی ئەویست بۆ وێنەگرتن بەڕاستی، بەڵام تر خۆشبەختانە دوای ئەوەی پەیوەندیم بە کورساتەوە کرد، ئەوانیش ڕەزامەندیان کرد لەسەرەوەی کام کلیپە بکرێ و خۆشبەختانە گەیشتە لای کاک ڕێبەند و کاک محمود. وەروەها من ئەزمونێکی ترمێ لەگەڵ کاک ڕێبەند، ئەمە دووەم جارە کارەکەین. کارێکی ترمە بوو پێش 22 ساڵ بە هەمان شێوە، نازانم ئەو کات تەلەڤیزیۆنی خاک بوو یان کورسات بوو، بەڵام 2002 بوو. کاک ڕێبەند عینی کاری مۆنتاژی کرد بۆ گۆرانی پێشی عەتر تۆ بەمەی مەستم مەکە ساقی، و وێنەگرەکەشی کاک ئیسماعیل کاک عیسا بوو، ئەویش هەر هونەرمەندی شێوەکار بوو. بەداخەوە ئێستا باری تەندروستی زۆر باش نییە، هیوای تەندروستی باشی بۆ خوازم. واتە دوای 22 ساڵ جارێکی تر من کاک ڕێبەند کۆبووینەوە لەم گۆرانیە جوانی کە کورسات بەرهەمهێناوە. زۆر باشە. کاک محەممەد ئێستش هەر پێت خۆشە یەکەم جار با بڵین ئەلبومێک بڵاو بکەیتەوە هەروەکو جاران، چونکە ئێستا زۆرێک لە هونەرمەندەکان کە بەرهەمێک ئەکەن یەکسەر هەر ئەو بەرهەمە بە تاک
میوزیک ڤیدیۆکەی بۆکەن و ڤیدیۆ کلیپی بۆکەن و یەکسە بڵاوێکەنەوە بەس ئێستا پێم سیر بوو کە تۆتت ئەمە یەکێکە لەو تراکانی کە لەناو ئەلبومەکەیە هەیە. کاری ئەلبوم زۆر قرسە بۆ هونەرمەندان ئەمڕۆ خۆتە زانی تر لەبەر بارودۆخەکە بەڵام من لە بەرنامەیەکی تری مەگەزینە کاتێک بڵێن بە مەراسیم ئەلبومەکەم بڵاو کردەوە لە شاری سلێمانی هەر لێرە قسەم لەسەر کرد. من دوای ئەوەی کە خانە نشین کرام بەڕاستی بیرم لەوە کردەوەی تر بەرەو بێتاقەتی نەڕۆم ئەوە تەمەنیشم هەڵە کشێ بەرەبەرەوە تەمەن بوو بە 68 ساڵ ئیتر هەوڵمدا لە 2021ەوە بتوانم ئەلبومێکی گۆرانی بکەم دەستم پێگرت لەگەڵ میوزیسیانانی بەتوانا وەکو کاک خەلیل و کاک توانا و کاک بڵند ئیتر توانیم ئەلبومێکی گۆرانی دروست بکەم بەڵام ئەلبوم ئێستا وەکو جاران نییە تۆ بڵاویکەیتەوە لە تۆمارگاکان بەڕاستی زۆر قرس بووە ئەسڵەن ڕەنگە لە هەموو سلێمانیە 4 تۆمارگا نەمان بێ بۆ ئەو جۆر ئەلبومانی کە ئێمە بڵاویەکەینەوە بەڵام من توانیم بە مەراسیمی شایستە لە 3 شاری کوردستان بڵاویکەم و لە شاری سلێمانی و هەولێر و کەرکووک. بەڵێ ئەی وەکو خۆت چەناڵی تایبەتیت هەیە بۆی بەرهەمەکانی لێ بڵاو بکەیتیان هەر حەزت لەوەش نییە؟ وەڵڵی من چەناڵم نییە بەڵام شتێکمەی لەگەڵ هێڵی دەنگ بەرهەمەکانی من بڵاوکاتەوە لێوێ بەڵێ عەقدەیەکوانەیە لەگەڵ هێڵی دەنگ لێوێ بەرهەمەکانی من بڵاوکاتەوە نەوەڵام من چەناڵێکی تایبەتی خۆم نییە. باسی ئەوەت کرد کە ژمارەیەک مۆزیک ژەنی بە ئەزمون لەم بەرهەمەیە بەشدار بوون. ئەمەش هەر ئەو بەرهەمانەمان بیرە خاتەوە کە لە ساڵانی پێشووترە لە ستودیۆکانە تۆمارکراون هەموو با بڵێن میوزیک ژەنەکان کۆکرانە و بەشداریانە کرد لە بەرهەمەیەکە بە پێچەوانی ئەو بەرهەمانەی کە ئێستا هەیە بەشێکی زۆریان ئەو ئامێر و ئەو شتە تایبەتانن کە ئاسانترە ئەمەیان بێگومان قورسترە بەڵام تەسەورەکەم هەم بەرهەمەکە جوانترە پاکترە و چێژیشی زیاترە. ئەو بەرهەمە کۆنانە ڕۆحیترە مثلەن من چەند جارێ باسم کردووە چەندین گۆرانی ساڵی نەوەتەکانم بۆ نمونە خەجەی خەجان وەڵڵا هەر ینی ئەوە نەبووە بڵێ مۆسیقا کرابێت و دوای من دەم خەمە سەری هەر مۆزیک ژەنەکان زەنیارەکان زەنیویان هیچ لەگەڵیان نەبوومەنێ هیچ لەم شێوازی ئێستا و تاقی کردوێتەوە کاک محەممەد؟ وەڵایی ئەتوانم بەڵام من زۆر جار ئەو ینی ئەو با بڵێن ئەو مهندی سەوتانێکی کاری دەنگ بۆ منەکەنەڵێن لەگەڵ کاک حەمڕۆفە زۆر ئاسان گۆرانەکان دێتە دەست ینی باش ینی هەنەجار ئەو مهندیس با بڵێن ئەوەی کە کاری دەنگەکە عەزیەتی نادەم زۆر جار بەجارێ بە 2 جار گۆرانەکە دێنمە دەست. باش ئەو فەرقەت چیە لە نێوانی ئەو بەرهەمانە لەگەڵ ئەم بەرهەمانەی کە ژمارەیەک لە ژەنیاری بە ئەزموونی تیا بەشدارن؟ وەڵا ئەو کاتەش هەمووی ژەنیاری بە ئەزموون بوو هەر هەبوو بەڵام کوالیتی ئەو کاتە وەک ئێستا نەبوو هەرچەند من شانازی بۆ کوالیتان ناکەم چونکە ئەوە گۆرانی سەرەتایی ئێمە ئەو بەرهەمانن کە تا ئێستاگویان لێگرین و بەرهەمە کۆنانە ماوینێتەوە کە ساڵی نەوەتەکان بڵاومان کردەوە من ئێستا شانازی بۆگەم بەڵام ئێستا کوالیتی دەنگ باشترێ لە جاران ستودیۆی باشترەیە ئەجیزەی باشترەیە هەر ئەوەیە و ئەجینا وەکو ڕوحیتەکە جاران زیاتر بوو. ڕاستەکەی باسی ئەوەت کرد کە ئاوازی ئەم بەرهەمەش ئاوازی خۆتە هەر ئەلبومەکە 6 ئاوازی تایە ئەلبومەکە 10 تراکە 6 ئاوازیانی خۆمە. هەر پێم وابێت تۆ یەکێکی لەو هونەرمەندانەی کە ماشەڵڵا ژمارەیەکی زۆر بەرهەمت هەیە بەڵام هەشتا بەرهەم 58 دانەی ئاوازی خۆتە. ئەمە بۆ خۆت ئاوازدانەری یان ئەمە ئەزمون خۆزیە من ئامێرێکی مۆسیقام بزانایە خۆزیای تر ئێمە گەورە بووین بە گەورەی فێری ئەوە ئامێرە نابین بەڵام من گوێی مۆسیقیم باشە جۆ لە مەقامەکەم بیخاعەکان جیاکەمەوە دائیمە من کە ئاوازێکیش دانێم لە تێکستەکەەوە دەسی بێکا بۆ من ئەبێ ئەو تێکستە کاریگەری لەسەر خۆمە بێ دواتر دەچمە سەری بۆی کاری ئاوازدانانی بۆ بکەم بەڵام هەر منیش نیم بەتەنیا ینی زۆربەی ئەو ئاوازانەی دامناوە بڕواتە بێ مەسەرەن ئاوازێکم داوە بە میوزیسیانێ بتەوێ نەتەوێ ئەوان لەبەرەوەی نۆتە ئەخێنەوە مۆسیقین لە ئێمە شارەزاترن زۆر جار من ئاوازم داوە پێی مەسەرەن کاک خەلیل یاخود کاک بڵند کاک توانە و توێتی وەڵای ئەمە لێرە ئاوا بیڵی جوانترە جا من بە قسەیانم کردووە بگرە ئاوازەکەشیان جوانتر کردووە ئەبێ هەرواش بێ. تێکستەکە ئاوازەکە دیاری ئەکاتیان ئاوازەکە من قەت ئاوازدانانم دوای بە دوای تێکست بگەڕێم ئەگونجێ ئەوە ئەبێت ئەو شێوازە خۆی بێ هەروە بێ خۆی بێ یەکەم جار شعر بۆ دێ بەڵێ تۆ تەماشای شعرەکە بزانین شەرێکی لێری چییە ڕیتمی گۆرانی تایە دوایەوە مەقامێک هەڵە بژێریت و ئاوازی بۆ دانی هەندێک لە شاعیرانیان خود لە گۆرانی بێژەکانەڵێن من
ئاوازێکم هەیە داوا لە شاعیرێکەکەم کە شعرێکم بۆ بنووسیان دوای تێکستێک گۆرانی بێزە کۆنەکانیش کە ئاوازیان داناوە هەر بەو جۆرەی من بووە بڕواتە بێ ئاوا بێت مەسەلەن تۆ تێکستەکەت بۆێنێ ئاوازدانی دواتر پێشکەشی میزیسیانی کێکەیت و ئەوش کاری ئامادەکردنی بووەکە دواتر تۆماریەکەی لەو بەرهەمانەی کە بەڕێزت تا ئێستا تۆمارت کردووە هەموو بەرهەمەکان با بڵین بەرهەمی خۆتنیان هیچ بەرهەمێکی تایە کە فۆلکلۆر ئەم دەتراکەی کە لە بڵاوم کردەوە حەوت گۆرانی نوێی تایە ئەمەی دوای یەڵێ ینی کۆی بەرهەمەکانت بەگشتی کۆی بەردەمشتی فۆلکلۆریشم وتووە مەسەلەن من لەناو ئەم ئەلبومەیە گۆرانیی مامۆستا عەلی مەردانم وتووە گۆرانی مەسەلەن ڕۆژهەڵات هەیە گۆرانی ئیسە ناوەکەی بیرچووە بەداخەوە چەند گۆرانیشی ڕۆژهەڵاتە بۆ حەزم لێ کردووە تۆمارم کردومەتە ناو ئەلبومەکە بەڵام لە ئاسی گۆرانێکم دانەگرتووە وەکو خۆیان ئەیڵێیتەوە یان گۆڕانکاری لە میلۆدیولەوە هەمیشە هەروان پێڵێن من تۆزە گۆڕانکاری تیاکەم بەڵام لە ئاسی گۆرانی ئەسڵەکەدان لە بەهای گۆرانێکە کەم ناکەیتەوە بەتایبەتی مۆزیقای مۆسیقی تازەی بۆکەم نەمێشتۆ لە ئاسی گۆرانی کۆنەکە دابەزێن ئەم چەند تراکەی کە ماوە بەنیازی ڤیدیۆ کلیپیان بۆ بکەیت و بیان تقریبا نتوانەوەم کارەکان هەمووی جوانن هەمووی جوان بەڵام تا ئێستا پێم وایە ئەوە دانیشان ئەوەی مامۆستا چالاک سدیق تا ئێستا چواریان کاری ڤیدیۆ کلیپی بۆ کراوە بەڵام شەشی ماوە ئەگەر سپۆنسەرمان دەستکەی و دنیا باش بێت و وەزعی کوردستان باش بێت و ئینشاءالله ئەمانش بەپێی کات دەتوانین ڤیدیۆ کلیپیان بۆ بکەین دەستەکانت خۆش بێ زۆر خۆشحاڵ بووم کەم ئێوارەیە لە پرۆگرامەکەمان بووی زۆر خۆشحاڵم ئەوە ماڵی خۆمانە زۆر سپاس بەخێرهاتی دووبارە بەخێرهاتی زۆر سپاس مەمنون سپاس دەکەم بەڵێ خۆشەویستان و چانێک و دێمەوە لاتان